زۆر سپاس بۆیەوە زۆر مەمنونتانم بێەوە ئازیەتێکێشن لەگەڵ ئەم کەیسەی کە ئەمێنێتەوە لە یادەوەری جیلەکانی داهاتووە. من زۆر خۆشحاڵم و هەرچێک بە من کرێم لە خزمەتانم. من ناوم ئەحمەد حەمە ڕەشید عەلی، موالیدی 1969 کە لە هەڵەبجە لەدایک بووم. دەربارەی تاوانی هەڵەبجە و ئەو کارەساتەی کە بەسەر هەڵەبجە هات هەمومان کەم تا زۆر ئەیزانی چۆنە، بەڵام لە کەسێکەوە بۆ کەسێکی تر و لە گێڕانەوەیەک بۆ گێڕانووی تر فەرقەکە. ئەوەی کە لە هەڵەبجە ڕوویە لە بیرچوونەوەی زۆر زەحمەتە، بە تایبەتی بۆ ئەو جیلەی کە لە ناو هەڵەبجە بوون. ئەو ڕۆژانەی کە ئێمە تایە ژیان زۆر قورس بوو. ئەگەر لە ئەوڵە دەست پێ بکەین بڵین پێش کیمیاباران، پێش کیمیاباران خەڵکی هەڵەبجە لە بینی بەرداشی فارس و عەرەبا بوو، با بڵین عێراق و ئێران، یا بڵین بەعس و پازدار. ئێمە پێش کیمیاباران بەم عەدەلی تۆپبارانەکراین لەلایەن ئێرانەوە، هێشتا بڵین حکوومەتی عێراقی تیا بوو. ئێران تا 2 شەو پێشەوەش هەڵەبجەی تۆپبارانە کرد، تۆپبارانێکی کوێرانە بۆ خەڵکی سڤیل. ئیتر ئەو کارەساتە ئەبوو ڕوو بدات، دیار بوو کۆتایی جەنگی عێراق ئێران بڕیاریان نابوو کە شتێکی کارەساتی گەورە ڕوو بدات بۆی بێ بە حوجەیەک بۆ وەستانی حربەکە و واش بوو. اینجا بۆچی هەڵەبجە هەڵبژێرا؟ لەبەرەوەی هەڵەبجە شوێنێکی بێکەسە بوو، خاوەنی نەبوو، واش دەرچوو، ئەو هەموو تاوانی تا ئەنجام درا و خاوەنیشی نەبوو، بوو بە خێر بۆ عەرەب و بۆ فارس. یعنی بۆ لە شوێنێکی کەی جنوب ڕووی نەدا، بۆ لە شوێنێکی کەیت ڕووی نەدا کە عەرەب خاوەنیتی یا فارس خاوەنیتی. هەڵەبجەیان هەڵبژارد لەبەرەوەی کورد خاوەنی نییە. ئەوە بوو بڵین چەند ساڵێ پێش کیمیاباران ئێمە لەژێر تۆپبارانی ئێران نبوون بە درێژی جەنگی عێراق ئێران لە 80 تاکو 80 بڵین تا کیمیاباران. هەموو ڕۆژێ هەڵەبجە تۆپباران کراوە، ئەگەر هەموو ڕۆژێنەوە بێ هەفتەی جارە کراوە. هەموو مانەوشتە ئەزانین خەڵکی زۆری سڤیلی شەهید بوون. ئیتر ئەوە بوو لە مانگی 1970 کە من ئەو کاتە تەلەبەی شەشی عیلمیم لە دواناوەندی ئەحمە موختار خۆمان حازر کردبوو بۆ پۆلی 6 دەرەجە بین مانگی 3. ئیتر ئەوەی کە لە خەیاڵمانە نەبوو شتێکی تر بوو، ینی ڕۆژگارێک ڕووی تێکردین کە نەخوێندنمان ئاگالێ بوونە ژیانی داهاتوومان. کارەساتێک دەبوو ڕوو بدات ئێمە ئاگامان لێ نەبوو، یعنی زۆرینەی خەڵکی شار نێزانی چی ئەگوزارێ لە چواردەوری هەڵەبجە، بەڵام هێزە سیاسیەکان و عێراق و ئێران ئازانی لە داهاتووە چی ڕوادات. ئەوە بوو لە بەرزایەکانی چواردەوری هەڵەبجە لە باڵام بۆ هەورامان و بۆ شنوێ جموجولی نائاسایی دروست بوو 5-6 ڕۆژ پێش کیمیاباران. توانین بڵین لە 11 بەرەو سەر تاوای لێ هات لە 13 و لە 14 جێشی عێراقی شکا، ئەمە پێش کیمیاباران کە جێشی عێراقی شکا جموجولی ناوچەکە تێکچوو، هەڵەبجە داگیر کرا لەلایەن سوپای پاسداران و هێزی پێشمەرگەی کوردستان. هێزی پێشمەرگە و سوپای پاسداران کە دابەزین ناوشار، ئێمە و کاتە من خۆم گەنجێکی گەورە بووم، تەلەبەی شەشی عیلمی بووم، هەموو شتێکم لە یادەوەکو ئێستا وایە کە ئەوان دابەزین ناوشار ئێوارەی عەسرەکەی بوو، خەڵک دڵخۆش بوویان زانی نەجاتمان بۆ لە حیزبی بەعس، بەڵام بێخەیاڵ بووین لەوەی کە 2 ڕۆژی کە چی ڕوایدا کەس نەیەزانی. ئیتر ئەوە بوو پاسدار و پێشمەرگە دابەزین و حیزبی بەعس ئەوەی کە شکا تەسلیمی خەڵک بوو، ئەوشی کە کوژراوەشی ڕای کرد خنکا بڵین لە پردی زەڵم تەقینرا بووە، جێگەی هاتوچەی سیارە نەما بوو. ئەو ساڵەش ئاوی بەحرەکە زۆر بوون، ڕێگەکەی هەموو گرتو کەس نەیەتوانی بێ بەرە سلێمانی، مەجبور هەمووی بەرەو ئێرانی هەڵبژارد. ئەوە بوو بۆ ڕۆژی 16 هەتا 11 نیوەڕۆ هیچ نەبوو، دنیا کشومات بوو. لە 11 بە دواوە من خۆم لە سەربان ڕادیۆیەکی قیساری بچکۆلم پێ بوو، جۆم لە ئەخبارە کرد. ئیتر ئاگادار بووم کە هەموو شتێک خەتەرە و بەرەو خراپبوو نەڕوە. لەو کاتە فڕۆکە جەنگیەکانی حکوومەتی عێراق بە ناپاڵم وەکو ئینزارێک هەموو هەڵەبجەیان بۆمباران کرد. ناپاڵم چەکێکی زۆر قورس و قەدەغە کراوە کە ئەو کاتەی خانووەکانی هەڵەبجەش لە دووقات زیاتریان نەبوو، هەموو کەس ئەو شتە ئەزانێت، یعنی خانووی دووقات و سێقاتیش بەرگەی نەگرت. کەس کە بە ناپاڵم هەڵەبجەی بۆمباران کرد وەکو ئینزارێک وا بوو. لەوا من وایە خوێنمەوە بۆی خەڵک نەڵێن چۆن ئەو شتەوێ، وەکو ئینزارێک وا بوو کە خەڵکی نەدەرچن شتی خراپتر بەڕێوەیە، کە خەڵک ناپاڵمەکەی بینی ئەوەی چووە ژێرزەمین زەرەری کرد. ئەوەشی کە قەناعەتی بۆ بوو کە خانوو بەرگەی ناگرێ و بەرەو دەشتەکان ڕۆشتن، ئیتر بەرەو گوڵان و بەرەو عەبابەیلی و بەرەو عەنەب
باشتر بوو لەوەی کە لە ناو تۆ لە ژێرزمینێکە بمێنی تۆ کەپسکری ئەوە بۆ ئەوەی کە توانی ڕاکاوبووی گونجاو تراکتۆرێ سیارەیە یا هیچ بە پیرێکیان لە ماڵۆ نەبوو مناڵیان نەبوو عیلێ دەردێکی هەیە ئەوانی کە دەرچوون گەشتنە تەنکایی باشتر بوو ئێمە بۆ خۆمان خێزانێکی گەورە بوو مناڵمان نەبوو گەشتینە بەری عەبابەیلێ و دوای 2 سەعات لە بۆمبارانی ناپاڵم کیمیاباران دەستی پێ کرد ئەو شەوەی کە سوپای پاسداران بڵێن عەسرەکەی دابەزین بۆ شەوەکەی تر ئەوەنی هەر خێزان و هەر عەشرەت و هەر کۆمەڵە ماڵێک پرسوڕایان بە یەکە کرد ڕاستی ئەمە مێژووە و حەقیقەتیشە چەند خەڵک لە ئێمە هۆشیارتر بوون دایمە وایە چینێک زۆر زیرەکن زۆر ئەترسن زۆر ئازان زۆر بیرکردنەوەیان باشترە ویستیان بڕۆن یعنی تۆ پێش کیمیاباران و پێش ناپاڵم بتەوێت لە ئەنە بۆ دەرچی بچیتە و دەشتەی سەبان بچیتە هەر شوێنێکی دوور لەوە باشتر بوو لە 2 گەڕێکی هەڵەبجا قەتیس بێڵی تۆ یەک فیشەک یەک بۆمبی کیمیایی بەزایە نەڕۆشت هەمووی خەڵکی کوشت ئەوە بوو خەڵکیان گەڕانەوە ئەو شەوەوتیان پارێزگاریتیان لەکەین دیفاعجەویمانەی واکەین هیچی وانە بوو بۆ بەیانی تا سەعای 11 خەڵکەرە ئەویست دەرچێت ڕێگەیان نادا خەڵکە ژزانی کێ بوو ڕێگەی نەدا ئیتر کە ڕێگە نەدا خەڵکەکە مووی ترساوتیان کاکە مەڕۆن تەقەتان حتا تەقەشیان لێکردن و ئاربیجیان بەسەر تەقان گەڕانیانەوە ئیتر کە گەڕانیانەوە لە 11 نیوە ڕۆشتە ڕوویا و کیمیاباران دەستی پێ کرد دوای نیوەڕۆ کە دوای نیوەڕۆ کیمیاباران دەستی پێ کرد لەو دەقا هەڵەبجە بوو بە هەڵەبجەیەکی تر و ژیانی تیانەوە ئەوەی کە دەرچوو ئەوشی کە خنکا بخۆی بە ناحەقی گیانی دەرچوو شەهید بوو ئەوە بوو ئێمە گەشتینە پشتی عەبابەیلێ و تاکە خەڵک کە ڕایەکرد لە هەڵەبجە هاوارێکن مەگەڕێنەوە کیمیاباران کراوە مەگەڕێنەوەی هاوار ئێمە شتمان بینیوە کە بۆمبی کیمیاییە ئێمە بۆ خۆمان لە عەبابەیلێەوە کە سەیری ناو هەڵەبجەیەکە یەک شانۆیەک وایە هەموو گەڕەکان نەزانی کۆچوی و کاتەش هەڵەبجە تۆزێ بچووکتر بوو کە ناپاڵمەکەی یا لە شوێنێک دووکەڵکی سپی بەرزەبوویەوە ئێمە دەوری سەعات پێش مەغریب بوو هێشتا زەردە بوو ئێمە لە بەردەمی عەبابەیلێ بووین لای شەخسەکە کە سەیری هەڵەبجەمانە کرد نەمانەزانی کیمیاییە چکە یەکەم جار بۆ شتە ڕووبە کە شتێکی سپی بەرزەبووی ئەن و ئەرەوەڵا نەتەقیەوە یا ئەیان و ئەرەوەڵاوەیە لە دوو بڵین بەرمی لە نەو تێشتێک دووکەڵی کردووە دوایی کە زیاتر خەڵک هات و خەبەر گەیشتە لای ئێمە اینجا زانیمان ئەمە کیمیابارانە و چەند نوع غازی کیمیاییش بەکارهاتووە دژی خنکاندنی هەموو هەڵەبجە و بۆ هێزانش کە تایە بوو بەڵام ئەو هێزانەی کە لە ناو هەڵەبجا سوپای پاسداران و هێزی پێشمەرگەی کوردستان بوو هەموو دەرزی کیمیاییان پێ بوو و قیناعێکی کیمیاییشان پێ بوو خەڵکە سڤیلەکەی کە هیچی پێ نەبوو ئەوانە بوو زۆریان ئەگینا نە پێشمەرگە شەهید بوو نە پاسدار شەهید بوو نە کەسی تر ئەوان بە وەکو بەرزەکی بانە هاتن دەروی هەڵەبجە ئەوەی کە شەهید بوو خەڵکە سڤیل و بێتاوان و فەقیرەکەی هەڵەبجە بوو ئیتر ئەوە بوو ئەوەی کە خنکا ئەوشی بە پێی پەتی کە لە ماڵێکی چەند ساڵە کە دروستی کردووە هاتە دەرەوە لە ماڵەکە و دەرگای ماڵەکەشی دانەخست بەرەو چارەنووسێکی نادیار بەرەو عەبابەیلێ بەرەو ئێران بەڕێکەوتین یعنی تۆرە پیرەژنێک بە پێ لە هەڵەبجەوە هەتا شێخان بڕوات ینی ئێستا لە ئاسمان و بە گۆگل سەیری کە هەڵەبجە بۆ شێخان 4 ڕۆژ پێ 4 ڕۆژ بەبێ خەوتن بەبێ خواردن بەبێ دەرمان بە پێی پەتی بە پێی پیرەژنێک بڕۆ بڕێەوە بزان چی بەسەرێت لە هەڵەبجەوە هەتا شێخان ئێمە ڕۆشتین 4 ڕۆژمان پێچوو گەشتین شێخان لەوە گەڵابەی ئێرانی وەستا بوو وەڵڵاهی ئەوەی کە بەسەر ئێمە هات بڵین کە لە ماڵی خۆمان دەرچوین و دوای ناپاڵمەکان شپرزاڵ ڕوویا و هەڵەبجەمووی ڕاوڕاوێن و گریان و قیژە و حاڵەتێکی زۆر ینی باز ناکرێەوە ئەو هەموو ماڵە بە پێی پەتی بەرەو شاخانە سیارەش تراکتۆر تاکو عەبابەیلێ ڕۆژ تا ئەشکەوەڵە ڕۆژ لەوە زیاتر تر باید جێی بێڵایە چکە ڕێگە نەبوو کاتەوە کویستە نەبوو جادانە بێت و بگەڕیتوانە ڕێگەیەکی بچکۆ لێ بوو تا پشتی عەبابەیلێ تر سیارە نەیەخوارد ئەو کاتەرە بە پێ بڕێ ئەو بێ ئێمە ماڵی خۆمان جێش بە پێی پەتی ئێمە خێزانەکەمان 10 نەفەر بووین ماڵی ئێمە ئەوانش دراوسەکان کە ئێمەیان ئەزانی تۆزی ئازاین و وریاینوانە مەجموعەی ماڵ لەگەڵ ئێمە هاتن ینی خەڵکمان لەگەڵا بوو ببووین بە گروپێک کە ئێمە چوابرا بووین بە قۆد من بچووکی هەمویان ئەوان ئازا بوون پێشی پێشەوە دووبرام گرتووی دوای دو دووبرا لە باوکم و دایکم و کچەکان و ئیتر کۆمەڵی خەڵکی دیژیان تخوا جێمان مێڵ لەگەڵ ئێوایین یان بووین بە قافڵەیەکی ئەتوان بڵێم 100 نەفەری ئیتر فانۆزیش نەبوو هەڵیکە یان و فانۆزە بشکێن ئەو فانۆز لەبەریان تارەی بینێت یعنی کوێرە بەناو ئەڵغامی ئەشکەوەڵ و هاوەرەکۆن و دەرەتیۆ و لێوە ڕۆشتین بۆ شێخان حساب کە بە پێ
بەبێ هیچ خواردنێ بەبێ هیچ ئیمداداتێ بەبێ هیچ هاوکاریە ینی لە هەڵەبجەوە دەرچەوە بۆ شێخان یعنی ئەمە خۆی لە خۆیان ئەو چوار ڕۆژە فلیمێکە گێڕانەوەی زۆر زەحمە کەس ناتوان حەقی خۆی پێ بە ئیتر لەو کاتە ئێمە خەڵکمان لەگەڵا بوو مەسەلەن ژمان لەگەڵا بوو دووگیان بوو ئێمە ژنێک خزممان لە ئەشکەوەڵ مناڵێکی بوو لەو شەوە ینی هەڵەبجە کیمیاباران کرا بوو ئێمە گەشتین ئەشکەوەڵ بۆ دەوری دەی شەو بوو کچێکی بوو ناومان کاکەم ناوی ناڕڕە و ئیسا و کچە توام ناوی بڵێم ئاساییە خزمی خۆشمانە بێژێرە لە کەناڵی ڕوودا و خوشکی سەنگەر عەبدوڕەحمان ئەو شەوە لەدایک بوو چوینە هەرسین هیچ کەمان لەگەڵا بوو ئەوی بڵین تۆزێت چند ڕۆژ ئەویش لەوێ لەدایک بوو نامان نەهەرسین ئێستا ڕایدە لە جێشی کوردیا بڵین ئەوەی کە بەسەرمان هات لەو ڕێگەیە ئەیتر تاڵ بوو کورس بوو یان توولە ڕێ دیاریکرا بوو شارێکی پێ بڕات توولە ڕێک بڕوا بکە لە شوێنێکا بوو بە 50 سانتیم چکە جێشی عێراقی و حیزبی دیموکرات و ئەوشتانە لەو مەنتیقا بوو هەمووی ئەڵغام بوو یەک توولە ڕێما بوو ئەیان و لەو ڕێگەی لابن چەند کەس خۆ ئەڵغام کوشتی تحملیان تۆرە هەڵەبجە ڕای کردووە ئەوەی کە بەرەو ئەشکەوەڵە ئەو ناکە بەرەو بە گوڵان و ئەوی کە بەرەو عەنە بوو هەورامان ئەوەی کە بە ئەرەو ئەشکەوەڵ هات بوو لە ئەخیرا بوو بە 50 سانتیم نە سەیارە نە هیچ ئەو 50 سانتیمەش لەبەر مانگەشەوە وای بڕۆشیتایە بە ڕۆژیش بڕۆشتی تایە لەو 50 سانتیمە لەو باە هەموو ئەڵغام سەری دەرێنابوو ینی تۆرە سێکە لە هەڵەبجەوە بەسەر بێت ماڵی جێشت بێ بە کامل هەمووشتی ئای پیاڵاوەکانیشمان لەگەڵ خۆمان نەبردووە گەشتوینێتە شوێنێک بە ئاو ڕازی بووی میخۆین ئاویش نەبوو گەشتوینێتە شاخی گاکوژە ئاوا سێری سیروانەکەی بە حاڵ سیروان دیارە تۆرە پیرەژێ بچێتە گاکوژۆ بێتە خوارە بۆ شێخان ینی خەڵکە ڕڵی کیمیاباران بەس دوای کیمیابارانەکە قورستر بوو هەمیشە من وتم خۆزگە شەهید بووم یاری کیمیاباران بەس نێماڵی باوکم شەیدانەیە عەرزێ شتێکیان پێوەرەگرتی خۆی سێمە تا زیینوین و دەرچوین و هیچ قەرەبوویەک هیچ شتێک شمول لە ناکات هەناوەیە هەڵی هەڵەبجەیم و هەرچی ئازابیشە بەر ئێمە کەوت ئەوەی کە کیمیاباران شەهیدی کرد نەجاتی بوو لەو میحنەتەی دوای کیمیاباران اینجا تۆرە بەو زەحمەتە تا ئەگەیتە سنووری ئێران نازانی بۆ چوە ڕۆیت شارەزانیت ئەو شاخانە نەبینیوە کەوتویتە دەدوای قەرەباڵخیەک تر لە ڕێگا ئەنوا ئەشکال گریان و مشکیلە و نەخۆشی و مردن و دایک مناڵی خۆی فڕێە و ئیتر بڕوا بکە مەنزەرەی وات ئەبینی ینی خەڵک لە توولە ڕێگەکە خەوت بوو خەڵک ئەی توخوا کراسی توخوات تاکە پێڵاو شتێکم بنێت پێی دەرچم تا گەشتینە شێخان لە شێخان حکوومەتی ئێرانی وەزعەکەی بینی بوو ئەو کاتە بینی بوویانێتتر بەونێ بە تای ڕۆشت بە سەرمانە ڕۆشت و کۆپتەرەکانی جێشی ئێران و رادیۆ تەلەڤیزیۆنی ئێران ئەو کاتە هاوکاری خەڵکی هەڵەبجە بوون پشتێکی باش بوون بۆی دەنگمان بگەێنن ئەو کاتە هیچی ئەلامێ نەبوو ئێمە خنکێنرا بووین لەژێر غیتایەکی داپۆشرا و کەس نێزانی جێشی ئێرانی نەبێ چکە دەنگمان بەرەو سلێمانی نەهات تا ساڵێکیش خەڵکی سەیسایە خەڵکی عەربەت نەیزانی چی ڕوویەوە لە هەڵەبجە وەکو ئیسە نەبوو ئەم ڕاگەیاندنە شتێ ڕوا دوای دوو دەقە خەڵکی سەر نازانێ ئێمە لە چ عەزابێک هاوین تۆرە خەڵکی سلێمانی دو 6 مانگ بزانێ هەڵەبجە کیمیاباران کراوە چون نێش بە عەزاڵم بوو ینی خەڵکی هەڵەبجەی ناو سلێمانی تا سەرکارێ زیانتوانی بڕۆن چکە نەقلیاتی هەڵەبجە لێ وتخوا لەو سەرکارێزە سەیری هەڵەبجەیان نەکرد نەیانزانی کەسێک نەبوو لە هەڵەبجە و بێتەوە یەک کەس کە لە هەڵەبجەوە دەرچێت دە خەبەریان باتێ ئەو بوو دوای چەند مانگێک لە ئۆردوگاکانی هەرسین و خەڵک لە قاسمە ڕەش و هاتنەوە لە قەڵەتزیەوە کەوتیان هەڵەبجە وای لێ هاتووە هەڵەبجە ئەو نەکەسیتیان بردو اینجا ئەلان بڵاو بووی لە ڕێی تەلەڤیزیۆنی ئێران و ئێمەش بە گەڵابم هەر دەخێزان و خراینە پشتی گەڵابەیەک و براین بۆ شارەکانی ئێران تەوزی ئیکراین بەسەر مەکتەبەکانە هەر مەکتەبی 50-60 ماڵی بەرکەوت و ئەوەی نەخۆش بوو برا بۆ بیمارستانەکان ئەوشی مرد کەس نازانێت گۆڕستانی ونبووەکانە ئیسەوازەم لە کرماشانی شێ و لە تارانی شێ چەند هزار کەسێکمان لێ مرد کەس نازانێت چەند بەژمارە مردن زۆر بوو مردن ناشتن تۆ فریای ناشتن ناکەی ئەمە سەدان عەسکەرمان بینی لە بینی هەڵەبجە و کوژرا بوون جێی پازدار و پێشمەگاتون پێ عەسکەرەکانیان کوشتووە یعنی لەبەری عەباوێدە بەسەر چەند مەیتی جێشی عێراقی سوپای عێراقی عەسکەرەکان کە کوژرا بوون ئیتر لە ڕێگە تۆ گەر کەسێکی و بینای مردووە نەتوانین هەر سێریشی بکەی ئەوە نەبوو بڵێ بابی ناژین و دواییەوە ئەو شتە نەبوو خەڵک مناڵەکەی خۆی نەتوانی بپارێزێت ئەوەنە سەخت بووشەوە کە خۆزگە لە کیمیایەکە بکوژرانە ئەو شەوانەمان نەبینێ دوای کیمیاباران تۆڕێتت لێوە دەست پێەکە کە لە هەڵەبجە دەرئەچی چی ڕایە کەس ئەوە نازانێت ئەو کاتێک کە دەرچوین ئێمە بڵین سوپای پازارانمانە بینی هەردا ئابازین بەرەو هەڵەبجە جێشی عێراقیش ئەوەی کوژرا بوو ئەوەی ئەسیر بوو لەو ناوە نیان نەزانین سەر لێشەوە ئەسوڕانەوە ئەی ژمارەشیان زۆر بوو
بەس خەڵکە فرای خۆیە کەوت من ئیسم ماڵی ئەمە بەس ئاگامان لە خۆمان بوو ماڵێککە 3 نەفەر بەس ئاگا لە 3 نەفەرەکەی خۆی 3 نەفەرەکەیشی بۆ نەپارێزرا جارێگەر ماڵە برینارێکی هەبووە یا پیرێکی هەبووە یان نەخۆشێک ئەو ماڵێتە ببوو نێو کەسەوە ئەو خێزانت تیاچوون یا ئەبوو ئەو نەخۆشی جێبێڵن ئەوەش قورسە بۆ مێژوو یا ئەبوو لەگەڵ یا شەید بن ئیتر تۆ کە ئەو ڕێگە سەختە ئەبڕیت بەبێ هیچ شتێک ئێمە لە چاو خەڵکە ئایلێکی تۆزی ئازا بووین و بەقۆ بووین لەو کاتە بۆمان گونجاو بوو کە نەخۆش و پیرمان نەبوو خۆشمان ئازا بووین ئیتر ڕاستیەکەی بەو فترەی کە لە هەڵەبجە و گەشتینە شێخان بە حیاتمان بیرمان ناچێت زۆر زەحمەت بوو ئیتر لە شێخان و کە گەڵابەکەمان بینی و بڵین لە جێشی عێراقی نەجات تۆزێ ئیسراحەتێکی ڕۆحیمان بۆ هات گەشتینە ناو گەڵابەکە لێەوە بە چەند سەعاتێک گەیەنە ناو پاوە لە پاوە منشعیان هێنابوو ئێمە حسابی برینار و نەخۆشمان بۆ کرا کوشنەکانیان دەرێ نابوو تر لە ناوێ وەکو پاڵکەوتنی ئیسراحەتمان کرد خێرا گایانیانە مەکتەبەکان ئەو بوتمەوەی نەخۆش و برنیان بۆ خەستەخانە و شتانە و ئەوەشی ساغ بوو لە مەکتەبەکانە ژوور تەوزیعکراین و خواردن و شتیان بۆ هێناین و دکتۆر و دەرمانیش بەسەرمانە بوو ئەوەی پێویستی بۆایە ئیتر دوای ئەوە تەوزیعکراین بەسەر ئۆردوگاکانی ئێران خواردنەکان هی هیلال ئەحمەری ئێرانی بوو هیلال ئەحمەر بڵێن ئەوەی کە ئەویش لە وڵاتان بەشی خۆی وەرەگرێت ئێمە تۆزێ خوێندنەوەمان نەبوو کەیهانی عەرەبی هەبوو جەریدە ئەینوسی مەسەن چۆ فلانە وڵات ئەوەنە تەن دەرمانی یا بەجێ حکوومەتی ئێرانی بۆ خەڵکی هەڵەبجە بڵین مساعدەی ئێرانە کرا لەبەر هەڵەبجەیەکە ئەو وڵاتانەی کە ئاگایان لە خەبەرەکە بوو ئێسامە لانی نیو هەڵەبجەی نەیزان نەشتە تۆ لە ئۆردەگاکە دانیشتی تۆزە پیاز و پەتاتە و ژنێک بنێ چوزانی لە بەلجیکاوە 10 تەن خواردن نێراوە بۆ حکوومەتی ئێرانی بیا بە ئێمە ینی بەڵام مساعداتەکان درەنگەیشتن ئەوەی ئەوەڵ جار هەمووی ئێران خۆی بوو مەسەڵەن خێمە یایتێ بەتانیایەتێ دەرمانیایەتێ خواردنیایەتێ لە مەکتەبەکانە ینی هەر خێزانی هەرچیان پێویست وایە لە ماست و لە نان و لە خواردنی پاک و لە دەرمان فریامان کەوتن ینی ئەگەر 3 ڕۆژی کە حکوومەتی ئێرانی فریای خەڵکی هەڵەبجە نەکەوتایە لەوە چێ کارەساتەکە قورستر بووە لەو شاخانە دەیان 1000 کەسی تر لە تینوە لە برسانە بمردایە لە سەرما بمردایە چکە مانگی سێ تو مانگی سێ زانی شاخیەوەرە هاوار چەند ساردە ئەو شەوەی ئێمە دەرچوین 16 سێ هاوار نیوەی بەفر بوو بەعزە شوێنی بەرزایی ئێمە بەناو بەفرا ڕۆشتین و هاتین و خوارە بەفر نەما بۆ ئەچوتە دۆڵێکی تر بەفر و ئاوە یانی تۆ لەو کاتە بەو مانوێتی گەشتوتە دەناو سنووری ئێران ئەگەر ئێران قەینە ئێران بڵین هاتە هەڵەبجە و ئەو پەنە ڕووییا و هەڵەبجەی والیە کرد بەڵام لەو لاشەوە حاڵەتە ئینسانیەکە بێ ئینسان ئەوەی بیر نەچێت کە فریامان کەوت بە خواردن بە دەرمان بە مەوایەکی چەند مانگی لە خێما ئێمە تۆزێ بژاینەوە کاتە ئەبێ ئەم شتانەوە بۆ مێژوو بووتێت حکوومەتی ئێران هەرچی حەمامی ئێران بوو بە خۆڕایی بوو بۆ خەڵکی هەڵەبجە هەرچی خەستەخانەوە بۆ ئێمە بە خۆڕایی بوو ینی حتا ئیمام خومێنی وتبیوانەی میوانی منن یعنی لەسەر تەلەڤیزیۆن هەموو خەڵکی ئێرانی یانومانە میوانی ئیمامن ینی خەڵکی هەڵەبجە لە ئێران زۆر احترامان لێگیرا وەکو حاڵەتە ئینسانیەکە ئیتر نازانین ئێمەیان بەکاریان ناوە لە پشت پەردەوە بەڵام ئەوەی کە من بینیومە لەو کاتە زۆر هاوکاریمان کرا زۆر یارمەتیانین زۆر بەدەممانەوە بوون ئەگەر سنووری نەکردایەت و فریامان نەکەوتنایە بچوونایەتە ئۆردوگا لەوە 50,000 کەسیکە بمردایە ئیتر ئەو شوێنانی کوردەکانی ڕۆژهەڵاتیش ئەوە هەر مێژووەکە دیارە هەم لە ڕەوەکە هەم لە کارەساتی هەڵەبجە ئەو شارانی ئێمە بەریکەوتی مەسەن پاوەیە کامیارانە سنەیە مەریوانە خۆیان بە خاوەنماڵ نەزانوی لە بەردەمی هەڵەبجە هەموو هەڵەبجە یەک لەوێ سەربەرزتر بوو بە ئازادانە لە شوێن ئەو نەخۆش بووە هەڵەبجەیم ڕێزیان لێگرتی نە لە تەکسی نە لە پاس نە لە خواردن نە لە هیچ شوێنە حسابیان لێ وەرنەگرتی ئەو خۆشیی کامان بوو لە ئێران تۆزێک کیمیا بارانی لە خەیاڵمان خاو کردبێ ئەو بوو کە بەدەمانەوە هاتن ئەو بەدەمەوە هاتنە نەبووە خەڵکی هەڵەبجە تووشی شتی خراپە بوو ینی شارێک بەپێی پەتیاس و دەدەرەوە دوای ئەو کارەساتە تۆ ئەگەر ئێران ئەوەی نەکردایە خۆ من بخواانە ئێرانم خۆشێ نە عێراقم خۆشەیە بەزەمە حەقیقەتە تۆ کێب چایەکی یابیتێ بێ قەت بیر و نەچێت جا چ جای ئەوەی بەدەم شارێکەوە هاتبن دەیان ئۆردوگایان بۆ کردینەوە لەو ئۆردوگایانە ڕۆژانە 3 جار خواردنیان تەوزیع کرد ئێمە بەر ئۆردوگای هەرچین کەوتین یەکەم جار بردینیانە مەکتەبەکانی کەنگاوەر ماڵی ئێمە تەوزیع ئەکراین خۆت و شانس خێزانی وها بوو کەسێکیان لە کرمان بوو دوو مناڵێن لە کەنگاوەر بوو دایک و باوکەر لە کامیاران بوو بڵێن کچێکیان لە سەریاز بوو دوای 4 مانگ خەڵکیەتی دۆزیوتەوە ئەویش تەلەفۆن وشت نەبووە ئەبوو باوکەکە بچوایەتە ئۆردوگاکە هەموو ئۆردوگاکە پرسیار بێت تخوا کچێکی من تخوا کوڕێکی من اینجا هەڵەبجەش و خێزانی وا بوو یەکتریمانە ناسی
هەر کەسێ هاو بە ئۆردوگاکەی ئێمە لە ئۆردوگاکی ترۆ هەواڵی پرسی مەسەرەن تەنیا نەفەرەکان زۆر بوون ئەوانەی تاک بووبوونەوە ئەمانە مەئساتن کەس نایزانێت یان بچیتە تەفاسیلی شەیکەش شارێک وەکو بێژن بە ئێرانە تەوزیع کراوە هەر خێزانێک کراوە بە 5 بەشۆ ینی بینی شارەکانی ئێرانی زۆرە هەبوو وایە زانی کەسی نەماوە دوای وردە تاکە یەکتریانە دۆزیوە ئێسام قسانەی منێکرد ئازارێکە لە ناو جەستەی هەموو خێزانێکی هەڵەبجەیە هەیە ینی خەڵکە بۆ باوکیان لە کرمان بووە بە بریناری کیمیایی دایک و مناڵەکەی لە هەرسین بووە منواڵی پوریش خۆما بوو دوانیکان لە سەریاز بوو لەوەرە تۆ نە مۆبایلێک هەیە نە فەیسبوک هەیە نە ئیتیساڵات سفر بۆ لێ تەنها دەماودەم و بە سیارە ئەبووە کەسێ بچوای بۆ کرمان بەقەدەر مەکەومەدینە دوورە لە ئۆردوگاکانەوە زۆر دوورە کرمان تۆ بچی لێ لە ئۆردوگای کرمان پرسی بڵی توا فڵان کەس دێرێ ئابی دۆزیوە بێ بچی بەڵگەی بۆ پێی بێنی بڵێ ئەمە بدە خێزانەکەی مناڵێکی لە هەرسینە هەردوو ئۆردوگا ڕازی بوون تا یەک بگرنەوە یعنی ئەوەش مەساتێ بوو دوای کیمیاباران زۆر قرس بوو خەڵکی هەڵەبجە و هەشیانە تا ئێستا یەکتریان نەدۆزیوت چکە مناڵ بوون ینی هەوەیەکی پێ نەبوو ناسنامەیەکی پێ نەبووە کە لە خەسخانێکا بە بریناری ئەبرێتە ئۆردوگا مناڵە نازانێت دوای 2 ساڵ باوکو دایک کێ و چەند هەزار مناڵی بوون بوومانە بوو ئەو بوو دوای وردە دۆزرا ئێستا ژمارەیەک ماوە ئاخر نەدۆزرانەوەکە هەوەیە کە ناسنامەیەک نییە باوکو دایکەکە مناڵەکان بیر نەماوە شێوەی مناڵەکە نازانێ ماسێت تۆ مناڵێک دوای 10 ساڵ لە سنابێت چوزانی هەڵەبجە چییە ینی تۆ ینی ئەم کار تاوانی کە هەڵەبجە ڕووی داوت ڕیشکی زۆر هەرەوە نی هەڵەبجە 5,000 کەس و تەواویتر لە دوای ئەوە ماڵەیە بڵێن بە 4 بەش و تایس 2 کەسیان دیار نین تاکی دیژنین ماوە یا مردووە ئەوەش ڕیجێکە لە مەساتەکانی هەڵەبجە زۆر گوناح ئەجا بۆچی نەدۆزراوە تۆ سەبەبێکە ینی ئێستا من ئەگەر بڵێن ئەمڕۆ ون بم لە بازار شتێکم پێ لە باخەڵمە دوای 2 ساعت دۆزرێمەوە بەس ئەو کارە ساتی هەڵەبجە وای کرد کە کەس هەویشی پێ نەبوو بە تایبەتی مناڵ ئەو کاتە مناڵی 10 ساڵ و 5 ساڵ و 4 ساڵ هەوی نەبوو ڕای کردو کەوتۆ دوای قەرباڵخی باوکو دایک لەولاوە مناڵ لەولاوە زۆر زەحمەت بوو ئەوە بوو لە ئۆردوگاکان دوای کیمیاباران تەوزیع کرایم لەسەر ئۆردوگاکانە بڵین لە مانگی 4 تێمە 16 حەڤەی 3 9 گەشتینە پاوە لە دوای 9 تر بۆ بڵین 15 ڕۆژ لە مەکتەبەکانە هێنڕانەوە تا هێور بینەوە تا نەخۆشی و شتێکمانە بێوانە یەکسەر نایانبردی بۆ ئۆردوگاش حازر نەبوو ئێرانیش خۆی بۆ حازر نەکردووە 1000 کەس ڕووی تێ بکە یعنی مەکتەبەکانەداێنە تا ئۆردوگاکانیان دروست کرد تا خێمە هەڵدرا ئەویشە لە ڕێی هیلال ئەحمەرانە تۆ ڕۆشتی مەسا ئێمەیان بر بۆ ئۆردوگای هەرسین قەڵاجۆ لەو لای کرماشانوێ 40 دقیقە دوورە لە کرماشان کە ئێمەیان بردێت بینی 2 شاخ بوو بە سەدان خێمە هەڵدراوە نازانم لە ڕسمشتا بینیوتانە ئەم خێمانە بلۆک بوو مەسەن 4 بلۆک بوو هەرسین ئێمە لە بلۆکی یەک بووین ئەم بلۆکانە بە پێی خێزانێک 10 نەفەر وای 2 خێمانەیە 5 نەفەر خێمەیەک خێمەکە چیە ترم خێمەیە هەموو شتێک تاتێ لەگەڵی سۆباوت بەتانی و خواردن و ئەو شتانە بۆ ئەوەی تۆ ئیسیقرارکەی اینجا چواردەوریشیان گرتو بۆی نەڕژێنی ناو شارەکان و تووشی مەشاکیل بین و کاردانەوەی خراپە بێمانە ویان لێکرد بە بەڵگە یعنی تۆ دەچم بۆ شار شتە کڕم مناڵەکان پێویستیان بەو شتەیە بەڵگەیکیان بۆ کردیان و بڕ دابەزە ناو شاری هەرسین دوانی و ڕۆگەڕێیت و تۆژە چوی پارە و ئەگۆڕیۆمانە شتەکری بۆ ماڵەوە بەس ئەو فترەی کە ناو ئۆردوگاکانە بووین من خۆم لەگەڵ پیاوێک کە ناوی کاک عومەر بوو عومەری ئەبەڕیشتوریان پێوت ئەو مەسوولی بلۆکی یەک بوو من معاونی ئەو بووم وەکو کارمەند لەگەڵیا ئیتر ئەو بلۆکی یەکە 1730 نەفەر بووین ئێمە کە بەیانیان خواردن ئەهات بڵین نانی گەرمە هات بە پیکاپ بەشی 1730 نانیان ناینێ من و کاک عومەر تەوزیعمانەکە بەسە ماڵەکان تۆ لە خێمەکە دانیشتویت نان و بۆ هاو هێلکە بۆ هاو گۆشتی بۆ هاو برنج و بۆ هەموو شتێکمان تەوزیع کرد هەموو ڕۆژێ ئێمە ئیشمان تەوزیعکردنی خواردن بچکە فریانە ئەکەوتی هەموو ڕۆژە شتێک هات مەسەن ڕۆژێک پیاز و باینجان و تەماتە و هێلکە و گۆشت و وایە کارێکمان بکردایە شڵەژان ڕووی نیایە تەمینمان کردوون کە کەس بەشی نافەوتێ و 2 نەفەرە 8 نەفەرە جوان من خۆم بە تەوزیع ماڵەکان هاتن سەریانە گرت و ئەمانانی و کردە سەبەتەوە ئیبردەوە ماڵی خۆی ئەمە تقریبن 6 مانگی ئاوا بەردەوام بووی دوای وردە ڕێگە کرایە بۆ بینی هەڵەبجەیەکان لە ناو شارەکانی ئێران ئازاد بوون تۆ بچی بۆ کەنگاوەر ئەو بچێ بۆ هەرسینەوە بێ بۆ سەریاز بچێ بۆ کامێران تا یەکتر دۆزنەوە عەلاقات و حتا کۆمەڵێ تەعزیە دانرا تەعزیە وا بوو دوای 2 مانگ کەشف بوو تەعزیەکی بۆ دانرا مەسەلەن یەکێکاوی کاکە من خۆم بینیم
باوکتان مردوویان دایکتان لە فلان شوێنە بە چای خۆم بینیم یا ئەوانەی کە مەیتەکانی هەڵەبجەیان شاردۆ خەڵک ئەچوو سەرەیەک قسەیان لێ بکات کاکە تخوا کوڕێکی من نەبینی واوە مەسەن هەڵەبجە زۆری ناسیاو بوو ئەوانەی کە مەیتەکانیان شاردۆ ئازانی زۆریان کێن ئیتر کە کەسوکارەکانە من پیانەوتن ئەوە بوو دوای 4 مانگ مەسەرنی چەکەی زانین دوانیان مردووە زۆر زەحمەت بوو ئێستا برادەرمانەیە لە شەشە علمی تام دەقە کەس نازانی کوێ ئێسش نازانی شەید بۆیان نا کەس نازانین لەوانەیە بوو بێ بەژێر خۆڵۆ لەوانەیە لە ناو گروپێکا شەید بوو بێ لە ژێرخانێکە چکە ئەوە نەبوو کارەساتەکە بناوەکان بخێنێت بڵێمانە مردوونەمانە ماون زۆر زەحمەت بوو هەڵەبجە دوای 4 مانگیش کەس هێشتا لێی ڕوون نەبوو بێ ئەو وەسایلی ئەلام هەر جێشی هین تەلەڤیزیۆنی ئێرانی باسیە کرد کە تەلەڤیزیۆنی ئێرانی باسیە کرد هەر ئەوە هەر کاک تاهای ناو تاهای عەلی شەریف یاریکەری بالە و تۆپی پێی هەڵەبجە بوو یەکێک بوو لە یاریکەرەکانی منتەخەب کوڕێکی جوان بوو زۆر ئازار بوو ینی هەموو جارەڵێن ئەبوو هەموو هەڵەبجە شەید بێ و ئەو شەید نەبێ ئەوە ئازا بوو ینی لە جوڵا بەقەدەر 15 کەس ئازا بوو بەس دیارە باوکی نەخۆش بە دڵی ناتوە باوکی جێبێڵێت ینی ئەمە تەفسیرەکەیەتی بەڵام ناشدانی ینی تاکە کەس بوو لەو گەڕەکە بڵین یاریکەری منتەخەبی هەڵەبجە بوو کاکتا کەچی هاتی نەدەر هەڵەبجە تاهیتیانە بوو هەموو ئەردوگاکان هەوڵمان پرسی تا ئەم دەقیقەش نازانی کوێ ئیتر زۆر برادەرمانە بوو لە شەشە علمی سامان بوو کوڕەکانی حیلمی بوون هەموو تەلەبە شەشە علمی تقریبا دوازم 6 کەسمانە شەشە علمی شەید بوون هەرەو پۆلەی ئێمە لە کیمیابەرانی هەڵەبجە هەروەڵا ئیتر لە ئۆردوگاکان تا ماینۆ تا مانگی هەشت ئەو بوو هەشتی 1970 جەنگی عێراق ئێران وەستا ئیتر حرب نەما عێراق لە شوێنی خۆی ئێران شوێنی خۆی ئێمەش لە ئۆردوگاین تر ماوەی دوایەوە ئەوەی تر کە جەنگ دەمێنێ ئەو بوو سەدام بڕیارێکی عەفوی دەرکرد بۆ خەڵکی هەڵەبجە ئەوانەی کە لە ئێرانن وەجبەیە گەڕایەوە لە مەرزی تەگەڵە هەمویان ئەنفال کرد هەڵەبجەی ئێمە خەڵکی ناسیاوی تیا و کاگاواتوان خێزان بوون تا ئێستا کەس نازانێت لە شوێن ئەڵێن لە سعودیان ئەڵێن ئەنفالن ینی هەر هەڵەبجەیی بوو بە زینووی دەرچوو هاتنە ئێران لە ئۆردوگاکان لەگەڵێ مابوو ئەو بوو وتیانە ڕۆینەوە بۆ عێراق جا دوو ڕێگا بوو بۆ عێراق بە ئەمە باسکەین ڕێگەیەکە بوو خەڵکی بسی من هەڵەبجە یەکەم کە سوکارم لە سلێمانیە دابڕاوە چەند تاک هەبوو لە ئۆردوگاکان ئەیانویست بێنەوە بۆ عێراق مەسەڵەن ماڵیان لە سلێمانی بوو ئەبوو بێنە قاسمەڕەش لە قەڵاتزی لە قاسمەڕەشە بە پێ بێنە قەڵاتزی و بەدزی و بێنە سلێمانی ئەوە ڕێگەی تاکە نەفەریان پێوت سەخت بوو ڕێگەیەکی کەشە بۆ عەفواتە کە درا خەڵکی هەڵەبجە زۆریان پێخۆش بوو ناکرێت تۆ لە خێمەیەک هاتایە بژیت اینجا ئەمان و ئەچین و هەڵەبجە و سەدام عەفوی دەرکردو لە هەڵەبجە ئەژین هەرچی خەیاڵاتەکان وانە بوون ئەو بوو وەجبەی یەکەم کە هاتن چەند سەد کەسێ بوون کە هاتنە گەڕیات حکوومەتی عێراقی سەرنگومی کردن ئیتر خەڵک سڵەمیەوە ماوەی دوو مانگی کە وەستاین وتیان نەڕۆن و خەبەر هاتووە نەڕۆن ئەنفالەکرێن هێشتا بڵین حکوومەتی عێراقی دەڕندەیەکی تیاما بوو دوایەوە ماوەی کە ئەم جارە ئەفواتێکە دەرچوو بۆ هەموو کورد ئەم جارە هەموو کورد بوو کە دانیشن سەدام عەفوی بۆ دەرکردن ئەوشی لە خارجی قوترە بگەڕێتەوە ئەم جارە گەڕاینە ئێمە ئەو بوو لە ئۆردوگاکانی تر هەر دوو ماڵ و سێ ماڵ و گەڵابەیەکیان بۆ دابینە کردی هەرچیت هەبوو ئەوەی کە وەرگرتبووی هیلال ئەحمەر بۆتە بووی بێتۆ لەگەڵ خۆت خۆی من لە هەڵەبجە چیمان جێهێشت جێمانێشت تۆ لێ ماڵێک کەوت دروست کردو لە سفرەوە تۆزێک کۆمەڵێ شتوپی ئەم فەرش و بەتانی و شتانە هەر سێ ماڵ و گەڵابەیەکیان ناینێ بە خۆڕایی بۆ کوێ بۆ حدود بۆ ئەم دی شۆشمێ یعنی نەوسوژ ناشۆشمێ لەگەڵ سیارەی عێراقە ئیڤا ئەو بوویتر سەرەمان نووسی هەر دوو ماڵ و هەر سێ ماڵ و گەڵابەیەکیان ناینێ ماڵمان بار کرد لە هەرسینەوە بۆ شۆشمێ ئەمە کەی مانگی نۆی 1970 مانگی نوێ 1970 هاتینە بڵێنتر بۆ عەزاب و کۆی کەرۆ ماڵەکە و بە سیارەیەک هاتینە شۆشمێ حدودی عێراق ئیتر هاتینە حدود سەدان گەڵابەوە ساوە سەدان ماڵی هەڵەبجەی لێوێ هەموو یەکتری بینی و خۆش بوو یەکێ ئەمە چیمان لێکەن و خەبەر هاتووە ئەنفالمانەکەن و یان بەرەو مەسیرێکی نادیار بەڵام لە ئۆردوگا خۆشتر بچکرد دەشتبووی گیانمان لە ئۆردوگا بەرەو زستانە ڕۆشتیت یا بۆ بچیتە ناو شارەکان یا ئۆردوگاکان لە ئابرا زۆر زەحمەت بوو یعنی لێش مەرحەلەیەکی قورسمان بەسەرات ئەو وتر یەک تۆ بەرەو مەسیرێکی نادیار بەرەو بەعس حکوومەتی بەعس چاوەڕێتەکان لەکوێ لە تەوێڵە هاتینە حدود هەر ماڵە ئیڤایەکیان بۆ حازر کردوین
بە خۆڕایی حکوومەتی عێراقی ئیڤایەکیانایەتی هەرچی شتی خۆت بوتێتە کرد یەیتە گەڕیات بە ئیڤا بە ئیڤاکە یەتە گەڕیات و یەتە عربەت لە عربەت نقطەیەکە بوو پیان و نقطەی وەرگرتنی ئەو خەڵکانی کە لە ئێرانیانەوە لێ وەرەقەیەکیان بۆ کردی کوڕەکانیان سەر و هەژدە ساڵ بۆ عەسکەری کچەکان و دایک و باوکەکەش بۆ گردەچاڵ و باینجان بۆمان نەبوو لە سلێمانی بژین ئێمە ڕازی بووین بەس بەشەتی ئەنفال نەکرین بینۆ خاکی عێراق لەوانە ئیتر کە یەیتە عربەت بڵین لە دوای ئەو مەساتە و ئۆردوگا هاتوویتە تۆ عربەت لە عربەتیش ئێمە وەکو خەڵکێکی موزنیب خەڵکێکی دەرەجە دوو خەڵکێکی خائین لێوا پێشوازی لێکراین و سەرنجمێری کراین و هەر ماڵێک ئەو ئیڤایی کە پێ هاتبوو تە چەند سەعاتێک و پێچ و زۆر زەحمەت بوو لە پشتی هایسە ناحی عربەت لەکوێ لە پشتی و دەشتێکی لێ کۆکرا بووین و حیمایە هەبوو ماڵ بە ماڵ سەرژمێری کرا وەرەقەی بۆ کرا و من ئەو کاتە تەلەبەی 6 بوو منسرا تاالب سادس علمی باوکیشم عسکەر نەبوو سێ براکەم تیان بەیانی بچن بۆ عسکەری ئەجایتر هاتینە ناو سلێمانی هاتی ناو سلێمانی ئەوە بوو ئەو ئیڤا ئەبوو نەوەسێت یا بچێ بۆ پیرەمەگرون یا بچێ بۆ باینجان دوایش ئۆردوگای گردەچاڵ دروست کرا لە هەولێر خەڵکی هەڵەبجەیی بۆی هەبوو بەس لە هەولێر بژی لە گردەچاڵ تر ناوی 20 وابزام توش ئیتر لە گردەچاڵ یا باینجان یا پیرەمەگرون ئێمە بەر پیرەمەگرون کەوتین ماڵی ئێمە بیست بوومان ئەگەر سایق ئیڤاکە پارەی بیتێ ئەوە بڵین واز لە کچەکانێنێ واز لە دایکوونەکەڵە کاکە دابەزن بۆ کوێچن بچن بەڵام من ئەبێ شتەکان بەرم بۆ پیرەمەگرون لە پیرەمەگرون من ئەتوانم واستان لێ بێنم ئیتر ئێمە هاتینە ناو سلێمانی و بیرمێ باوکم دە دیناریە و سایقی ئیڤاکە عسکەرەکە ئەوشتی باشە با کچەکان و خێزانەکە دابەزێ هیچ نازانی هەر ئەڕۆیت نازانی یعنی ئێمە کە هاتوین بەس بەوا زانیمان کە نامان کوژن کە دە دیناربی بە سایقی ئیڤاکە بە کچەکان بڵێ قەینا ئێوە بڕۆن ئەو لێ خۆش بوو لێوتمان هیچ نەبێ ئەمان نەجاتیان بوو دایکم و کچەکان دابەزین بڵین دوتر ئەچن بۆ ماڵی خزبێکمان شارەزان من و باوکم لەگەڵ ئیڤاکەمانە چون بۆ پیرەمەگرون ئەم قیسەیە کە بەسەر من هاتووە بەسەر هەموو تاکی هەڵەبجەیاتەوە بەڵام هەرکەس بە شێوەیەک هەرکەس بۆ شوێنێک هەرکەس بە ئەنی ئەو کاتە من عەرەبیم نێزانێ ئەگەر عەرەبی بزانێ سایقی ئیڤاکە لێواری کاکە خۆ حافیز شتەکان بکە کۆڵانە و بڕۆ ئێمە زۆر هینمان نەیەکرد بەس دە دینارمانایەتی باشە بە کچەکان دابەزن چوتی من ئەسم جگەرەیەکە کڕم بە باوکمی وت تا هاتمەوە کچەکان با بڕۆن بۆی من ئاگام لێ نەبێت سوێن بخۆم والحاصل لێوا دایکم و کچەکان ڕۆشتن بۆ ئێمە خۆش چکە خەتەر بوو تۆ دایک و کچ و ئەنفال کردی بە دیار چاوتم لێرا وتمان ئەمەی جێمە قازان سێ کوڕەکەش بڵین وەرەقەییان بۆ کرابوو کە بچن بۆ ئەسکەری ئەوانیش نەجاتیان بوو بەس من و باوکم مابووینەوە من تەلەبە بووم باوکم بڵین هیچ نەبوو فیرار نەبوو دیکە چون بۆ پیرەمەگرون عرس خەتخەت کرابوو لای تاواری کارەباکانی سێش بیرمیە ئەمە جادەکەی پیرەمەگرون ئەم دی هەر ماڵێک 150 مەتری بۆ جیا کرابووە بە خەت بە گاسن لێ درابوو ئیڤاکە شتەکانی ئێمە وتی دایگرن ئەمە یەکی هاو نەزە مختار بچی وتی ئەومە ئەوە جێگەی ئێوەیە لە بەس ئەرزە ڕوتە و ئەم شتەکانمان داگرەوەی کە لە ئۆردوگا وەرمان گرتبوو دامان نەبە دیارە من و باوکم ئیتر خەڵکە بووە لێوا خەڵک یەت بەدەم تۆ خەڵکی ئەو منتیقە خەڵکی شارەزا هاتن بە باوکمیان وتی گەڵابەیە بگرە شتەکان و بەرەو بەس با گەڵابەکە دیار نەبێ لە ناوە بچن و بەس پێوانیکە قسە ناکەن ئێمەش خۆش بوو لە تاسڵۆین لە پیرەمەگرون تاکو سلێمانی سێ چوار سەیتەری ئەسکەری تیا بوو ئەو کات گەڵابەیەکمان گرتمان ئەو شتانەمان بۆ بارکە ئەگەر گیرانی تۆ بڕۆ پارەکە تینی 20 دینار ئەگەر 20 دینار زۆر بەس بۆ پێی خۆش بوو ئەگەر نەش گیراین ئەو بەناو شار و لە شوێنێک شتەکان داگرین و خۆمانەی بینە شوێنێ ئەمە ماڵێکمان هێناوەتۆ لە ئێران من و باوکم بەتەنیا کە لە پیرەمەگرون شتەکانمان باکە نەمانێش لە بۆ دیەکە دیار بێ خۆشمان دانیشتین ناو شتەکانە گەڵابەکە هات خوانجاتیان سەیتەرەکان سێ ئەی چی پێی چمپێنی هاتینە ناو شار و دیماڵی خۆمان بوو شتەکان وەرگرتووە قاڵ فەرش و قاڵی و بەتانی و ئەو پێداویستیان جلوبەرگی ناومەڵ هیچ نەبوو شتەکان بەس ماڵیش بوو کاک هەر ئەوانە و پێ بووە بچووتە تا شوێنە پێویست و پێی بوو ئەو وتر کە ئەو ئێوارە بۆ مەغریب من و باوکم و گەڵابەکاتی ناو شاری سلێمانی لە ناو سلێمانی هەڵەبجەیی مەمنوع بوو یعنی لە هەشکوە بیانزانیە تۆ هەڵەبجەیت هەم خەڵکی شارەکە ئەترسان لە هەڵەبجەی بوونمان هەم ناشرین بووین لە لای حکوومەتی بەعس یعنی پێشمەرگەیە بگیرە بە چەک و تاقمۆ زۆر لە ئێمە باشتر بوو خەڵکی هەڵەبجەی ئەوەنە مەکروه بووین ئەوەنە ترسناک بووین ئەوەنە بێزراو بووین
یعنی بەعز وتبووی بە مختارەکان ماڵی هەڵەبجەیەک لە هەر ماڵەکە بگیرێ خانوەکەی پێوەڕخێنی لەبەرەوە کەس خانووشی نایێنی بەکرێ لە ترسی گیانی خۆی. یعنی ئەم شارەی کە سلێمانی ناوە ئەبوایەکێک زۆر ئازا بووە زۆر مرد بووە چاونەترس وە اینجا ژوورێکی ئەبە هەڵەبجەی ئەوژەی با دراوسەکان نەزانانی هەڵەبجەی ئەوە گوناه بووی تۆرە لە دوای کیمیاباران لە دوای ئۆردوگا لە دوای ئەو حاڵەتانی کە بەسەرات و بێتە ناو شاری سلێمانی نە ئیشوێ نە معاشوێ نە کەسابەتێکوێ نە ماڵی پێ نە باخەڵێکی تایە یعنی ژوورێک شنێنێ بکرێ ئیتر میحنەتی هەڵەبجە توانم بڵێم لە کیمیابارانەکە لەوە قورستر بوو کە ئێماش تاونەوە لە سلێمانی ژیاین ئیتر ئەو نیە لە ڕێگە عەلاقە و خزم و ئەوە شوێنێکمان دەست کەوت بەکرێ چوینە ناوی ئەو ماڵەش خۆیان مەمنوع بوون ناسراویشن ئێستا لە سلێمانی پیان لەن ماڵی حەمەتاتە لای مزگەوتەکە عەلی کەمال 4-5 شەیدیانە بوو ئیتر خانوویکی چۆڵیان هەبوو کە ئێمە چوین داوامان کەوتی وەڵای مادەم هەڵەبجەینە هێن بەیەوە موقفێکی زۆر جوان بوو با خەڵکی بزانێ هەڵەبجەین ئیتر دایکم چووتی کەس خانومان نایەتی هەڵەبجەینەوەمانە خانووەکەی یاینێ بەکرێ و مانگانەش کرێکەمان بە دزیەوە بۆ برد ئەمە ساڵی 1970 گەشتی نەزستانەکەی گەڕاینە تۆ لە ئێران خانوومان کرد بەکرێ من تەلەبەی 6 عیلمی بووم چوومە بۆ مەکتەب چۆنێ بوو چوون مەکتەبی سەلاحەدین کە لای دارە سوتاوەکەیە من تەلەبەی 6 عیلمی بوو وەکو تاکێکی ماڵی خۆمان باسی ژیانی خۆمەکە هەر چۆنێ بوو لێوە پەیوەندیم کردو و چوومە مەکتەبەکە و وەرگیرام کە وەرگیرام مانگی 11 بوو ئێمە بڵین مانگی 9 لە ئێران هاتین و مانگی 11 چوومە مەکتەب بەڵام نەموتوو هەڵەبجەیم وتم تەلەبەی 6 جێماوانە مامۆستاکە وەریگرتم مدیرەکە وەریگرتم تا مانگ و نیوەک دەوامم کرد ئەمە مانگ و نیوەک هاتوونە تۆ لە ئێران هەرێکی بەدەم کێشەیەک منیش چوومە مەکتەبی ئەدادی سەلاحەدین بەش مەکتەبەکە تەواو بکەم هەڵبەت تەلەبەی 6 تەمۆحێکیە کە هیچ نەبێ 50 بێن یار خۆش لە مانگی 11 بوو لە دەرسی کیمیا بووین دەرسی سێم بوو بیرمێت مدیرەکەمان هاتە ژوورۆ تو مەزەنامێکی بۆ هاتووە لە بڵین لە ئەمنۆ هەرچی مەکتەبەکانی سلێمانیە تەلەبەی هەڵەبجەیی بۆی نییە بخێنێت هاتە ژوورۆتی کی هەڵەبجەییە منیش دەستم بەرز کردوتم بەڵێ من وتیان وەرە بۆ ئیدارە چوون بۆ ئیدارە من تەلەبەی 6م کیمیاباران کراوە هاتوومە تۆ لە ئێران و لەو پۆلا وتیان تۆ هەڵەبجەیی وتم بەڵێ دیکاکیان نامێکمان بۆ هاتووە یا ئەو دوو مامۆسایە مدیرەکەم بینی نەماوەکیە بەس مەعاون مدیرەکە هەڵەبجەییە و ناوی مامۆستا ئەمجەد بوو ئەمجەدی شێخ کەمالی پێڵێن مەعاون مدیر بوو ئێستاش ماوە ڕێزم بۆی هەیە هەردووکیان وتیان مادەم هەڵەبجەیت بۆ نییە بخوێنیت دەتم ئەی من تەلەبەم چی بکەم ئیتوتیان یا بڕۆ بە بەجاش بۆی وەرەقەیەک پێوێ یا بڕۆ بۆ عەسکەری تۆ نابێت لە مەکتەب دەرچی دەکسە فیراری جاران وا بوو ئەوە نەبوو بڵێ ناخوێن بۆچم ئیشێکم یا کاسبیەکەم لە مەکتەب دەرچویت موالیدی ئەوە بچای بۆ عەسکەری نەچوای بۆ عەسکەری فیرار بووی فیرار یعنی ئەدام قورس بوو ئیسام شتانە ئەو جیلە ئیزان ئەم قسانێ ئەیتە منیش لە چارم نییە دەرکرام لە مەکتەبەکە و فەسڵ کرام لەبەرچی تەنها لەبەرەوەی هەڵەبجەیی بووم یعنی هەڵەبجەیی بوونم بووە هۆی سەبەبی فەسڵکردنم لە تەلەبەی 6 زانستی ئەگەر هەڵەبجەیی نەبوومایە لەوانەیە ئیسە من کەسێکی تر بوومایە لەوانەیە چارە نووسم بەرەو شوێنی کە بڕۆشتایە لە مەکتەبی سەلاحەدینەوە منیان نار بۆ تەجنید لە تەجنید وەک هەڵەبجەییەک نەڕاستە بووم نە تاوانێکم کردووە نە غایب بووم تەنها ئەوەیە چونکە خەڵکی هەڵەبجەی نووسراوە خەڵکی هەڵەبجە بۆی نییە بخوێنێ بەس بۆ هەیە عەسکەر بیت یا جاش ئێمە جاشەتیم پێ قوبوڵ نەکرا چون بووم بە عەسکەری لە تەجنیدەوە نردینان ئەمە دوای کیمیاباران هەر کەس قیسەیەکی خۆی هەیە خەڵکە بۆ گیراوە ئیعدام کراوە لەسەرەوەی هەڵەبجەیی بووە خەڵکە ینی بێسەر و شوێن کراوە ئێمە ئەو شانسەمانە بوو کە توانیمان بژین بەڵام بە کوولەمەرگی ئیتر لە تەجنید نردیان بۆ مەرکەز تەدریبی سەماوە نە عەرەبی ئەزانم نە بەغام دیوە تەلەبەی 6 ئەو ماڵی وەزعی ماڵی باوک ئەوەش کیمیاباران هەڵەبجە لەوێ مانتیقە محەڕەمەیە بۆ نییە پشتەوە هەڵەبجە وێران بووە گەنجێکی هەڵەبجەیی لە کیمیاباران ڕزگاری بووە یەکتە دەرەوە لە کیمیاباران تووشی چیەبی تووشی درڕندەترین نیزامی بەعسە بیت کە تۆ تەلەبەی 6 ڕەحم بە تۆ ناکە کە تۆ هیچ تاوانێک لەو کارەساتا نەبووە یعنی دەستی من لەو کارەسەتا لەو تاوانە لەو جەنگا هیچ نەبوو من تاکە فەردێکی سڤیل بووم کە پۆلی 6 بووم بەڵام تاوانێکم هەیە من هەڵەبجەییم
ئەو هەڵبجەی بوو نەبوو هۆی سەبەبی ئەوی ژیانی هەمومانی تەخت کرد هەمومانی وێران کرد وای لێ کردین هەتا ئێستا ژێمە پێمانە دیارەکە هەڵبجەین خۆمان بە بێبەشتین کە سەزانین ینی خۆمان بەوە زانین کە ئازار دراوین بە بێتاوان ینی ماڵمان وێران کرا ماڵمان تاڵان کرا دراوسەمان خینکێنرا هەمومان ئاوارە کراین بە بێتاوان بەبێەوەی غەڵەتێک لە ئێمەوە هەبێت من باشە قوربانیکی ون بوو لەم تاوانە تاوانی من چییە من دوو وڵات ئەبێ بە شەڕیان و شەڕەکەی نەناو شارەکەی من و من ئاوالیەکەن ئیتر لە تەجنید وەرەقەیەکی سەوق بۆکەن ئیتر ئەو وەرەقە سەوقەوەی نەجات تا لێ ئەدام ئەتوانی بڵێ منەوە تاچم بۆ عسکەری ئەو تەناو هەناسەیەتیایە عسکەری چی Joe